داواکاری ئەوەیە کە هەرێمی کوردستان هەتا ئێستا چەند ساڵە نەیتوانیە سیستەمەکی دابەشکردنی کارەبا بەڕێکوپێکی لە هەرێمی کوردستان جێبەجێ بکە. ئەگەر سیستەمی کارەبا هەبی پێم وایە نەبوونی بەشی کارەبا نییە، ئەوە نییە کە کارەبا بەشی خەڵک نەکە، کارەبا بەشی هەرێمی کوردستان نەکە، پێم وانە ئەوە ڕاستبی. بەرام ئەوەی کە بوویتە هۆی بڕانی کارەبا و کەمی کارەبا لە هەرێمی کوردستان بێ سیستەمی دابەشکاریە. چونکە تەمەشا دەکەی زۆری مەزرعە و شەریکات و مەسفای نەفت و ئەو هەموو شوێنانێک کە تایبەتن بە خەڵکی تایبەت نەک کەرتی گشتی ناکەتە تایبەتەکان، پێم وایە زۆربەی زۆری پێوەری کارەبایان نابەسن. ئەوە یەک. دووهام، ئەگەر سیستەمەکی دابەشکاری هەبی بە پێوەری زیرەک لە هەرێمی کوردستان کارەبا دابەش بکرێتن بە عەدالەت، پێم وایە کارەبایەکە زیادە، کەم نییە، دەتوانێت. بێگومان پێدانی کارەبا لە ئاست محێمەدانە وەک هەموو دایک ئاگادارن و هاوڵاتیانیش دەزانن ماوەی چەندی ساڵە ئەمە حاڵمان بەدەست کارەبا و پەرێشانە و هیوادارم حکوومەت ئەم جارە کاری جددی لەسەر سێکتەرەکانی وەکو کارەبا بکات، چونکە بەڕاستی کارەبا پێویستیەکی حتمیە بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و هیواداری ئەم جاریان حکوومەت کاری جددی بکە هەر لە چوارچێوەی دروشمدا نەمێنێتەوە. ئێمە ئەوڕۆ دەمانەوێت هەڵمەتێکی تایبەت بە کارەبای نیشتیمانی ڕابگەێنین بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر. حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕەزامەندی جەنابی سەرۆکی حکوومەت وەزارەتی کارەبا نووسراوێکی دەرکرد، بڕیارێکی دەرکرد کە هەر هاوڵاتیەک پێوەری کارەبای نەبەستووە، تەنانەت ئەوانەی کە شوێنی بازرگانین یان ئەوانەی مەزرعەیان هەیە یان ئەوانەی لەو شوێنانن کە شوێنی سەکەنین و هێشتا خانوەکانیان سەنەدی نییە، دەرفەتێکیان پێدراوە بە شێوازێکی کاتی تەعاهودێک پڕ بکەنەوە کە پێوەری کاتیان بۆ دەبەسترێت لە یەکی 12/2019 تاوەکو یەکی 2020 دەرفەتیان هەیە پێوەری ئاو کارەبا ببەستن. لە دوای ئەو مودەیە، لە دوای یەکی 2020ەوە هەر کەسێک، هەر هاوڵاتیەک شوێنی بازرگانی بێ یان شوێنی دانیشتن و سەکەنی بێ یان مەزرعە بێ یان هەر شوێنێکی تر بێت پێوەری کارەبا و ئاو نەبەستێت، ئەوە ڕێکاری یاسایی دەگیرێتە بەر. ئێمە وەکو پارێزگای هەولێر بۆ پاڵپشتی ئەم بابەتە و بۆ چارەسەرکردنی کارەبای زێدەڕۆ و دزیکردن لە کارەبا هەڵمەتێک لە یەکی 12ەوە ڕادەگەێنین. ئێمە دەمانەوێت هاونیشتیمانیانی سنووری پارێزگای هەولێر ئاگادار بکەینەوە لە دوای کۆتایی هاتنی ئەو مودەیە، واتە یەکی 2020 لە یەکی 12ەوە دەست پێ دەکات کە 1 مانگ دەکات. هەر هاوڵاتیەک لە دوای ئەو مودەیە، واتە لە 2/1ەوە ببینین کارەبای پێوەری نەبەستووە یان ئەوانەشی کە ئێستا پێوەریان بەستووە بەڵام گزیان کردووە لە کارەبا، جا لە سەعات دەستکاریان کردووە یان لە ژێر سەعات دەستکاریان کردووە یان لە خەتی گشتی کێشاویانە، واتە دزیان لە کارەبا کردووە، ئێمە حملەیەکی گەورە بۆ بڕینی کارەبای تەجاوز دەست پێ دەکەین و هیچ کەسێک ئیستیسنا ناکرێت و ئێمە ئیجراعاتی تون دەکەین بە پێی قانون دیاری کردووە لە غەرامەکردن، لە ئیحالەکردن بۆ مەحکەمە و لە بڕینی کارەبا. بۆیە داوا لە هاونیشتیمانیانی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر بە هەموو قەزا و ناحیەکانی بە هەموو گوندەکانی دەکەین لەو ماوەیە دەرفەتیان لە پێشە غەرامە ناکرێن کە خۆیان بە شێوازێکی تەوعی ئیختیاری ئەو تەجاوزەی بۆ سەر کارەبای نیشتیمانی کردویانە بیبڕن، ئەگینا لە دوای یەکی 2020ەوە غەرامە دەکرێن و ئیحالەی مەحکەمەش دەکرێن و کارەبایەکەشیان دەبڕدرێت و ئیجراعات دەکەین و ئەم ئیجراعاتش بە پشتیوانی هەموو دەستگا پەیوەندیدارەکانە لە پۆلیس، لە ئاسایش، لە زێڕەڤانی، لە پۆلیسی کارەبا، لە وەزارەتی کارەبا. و خۆشبەختانە بۆ ئەم هەڵمەتە ئێمە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت قسەمان کردووە، بە هەموو توانایەوە پشتیوانمانە، لەگەڵ جەنابی وەزیری ناوخۆ قسەمان کردووە، بە هەموو توانایەوە پشتیوانی سەرکەوتنی ئەم هەڵمەتە دەکەن و قووەتێکی گەورە پێک دەهێنین، لیژنەیەکی باڵا دروست دەکەین، لەسەر ئاستی قایم قامیەتەکانیش لیژنە پێک دەهێنرێت. بۆیە ئێمە ویستمان لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە
ئەم هەڵمەتە ڕابگەێنین کە لە یەکەوە هەڵمەتی بڕینی کارەبای تەجاوز دەست پێ دەکا یەک مانجی ڕەبەقیشمان داوەتە هاوڵاتیان بۆ ئەوی لەم مانگە خۆیان ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ چارەسەرکردنی بابەتەکە و ئێمە لەو ماوەیە ئەگەر بیکەن غەرامە ناکرێن